بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە خاکی پیرۆزی کوردستان ئەمڕۆ ئێمەوەتاین لە شارباژێر نزیک سلێمانی و سیتەک ئێرە پێڵێن مالکی ئەژدەر ئەمەی کە لە پشتمانەوەیە شخصێکە خستنێکە مەرقەدێکە پێڵێن مەرقەدی مالکی ئەژدەر کە پیاوێک و سەرکردەیەک و زانایەکی کورد بووە 1600 ساڵ لەمە پێشژیاوە ئەم شوێنە 15 کیلۆمەتر لە سلێمانیوە دوورە شەخص لە عەقڵیەتی کووردا مێژوویەکی دوور و درێژی هەیە ڕەنگە بڵێ ئەگەرێتەوە بۆ پێش زەردەشتیش پێش ئاینی زەردەشت کورد زۆر بڕوای بە شەخص و مشایەخ و بە مەرقەد و ئەوانە هەبووە لای زۆر پیرۆز بووە ئەم پیاوە کە ئێسێ لێرە خەوتووە مالکی ئەژدەر ئەم پیاوە سەردەمێک بووە کە منە هاتم لەم قەبرسانە کە نزیکی 25 دۆنم ئەبێت ئەم قەبرسانە زۆر گەورەیە لە شەباجێرا قەبرسان نییە بە قەدەرم قەبرسانە گەورە بێ 25 دۆنم گەورەیە دارەکانی زۆر بەرزتر بوون لەمە هەمووی دارستانێکی چڕ بوون خەڵکێکی زۆرە هاتن بە چوارشەمانە پێشمان بۆ ئێرە هەرێکێک بە مەقسەد بۆ حاصلبوونی مەقسەدی خۆی بۆ دوعای خۆی و بۆ ئەو شتێک کە ئەویزە هاتن بۆ لای ئەم پیاوە کورد چونکە لە مێژووە زۆر تەنگەتاو بووە زۆر ناڕەحەت بووە کێشەی زۆری بەسەرا هاتووە پەنای هێناوە دائیمەن بۆ ئەم دار و بەرد و شەخص و مشایەخ و مردووانەی کەوا لە کوردستانە کەسێکی پیرۆز و کەسێکی ناسراوە بۆ ئەوەی فریایکەوێ کورد لە مێژووە فریادڕەسی نەبووە کەسێک نەبووە فریایکەوێ لەبەرەوە ناچار بووە لە شاخ و دێ و دۆڵەکانە دائیمەن هاتوون پەنای هێناوە بۆ ئەم شخصانە بەردێکی لکانەوە بە کێلەکەیەوە ئەگەر پێوەی بلکایە و ئەیوت مەقسەم حاصل بووە ئەهاو لێرە بەشی خۆی لە مفەڕەک شتیە برد خۆڵیە برد داریە برد بەردێ برد هەتا پەڕۆی ڕنگاوڕەنگی برد بۆ ئەی پێسا لە دەستیەوە لە ملی نەخۆشەکەیەوە بە سنگیەوە بوو هەر بۆ ئەوەی کە پارێزگاری لێ بکە یعنی ئەم کورد ئەمە زیاتر لەو کۆمەلگایانە هەیە کە زۆر داماون لە مێژووە هەرگیزە مێژووی خانە سەرکەوتو نەبوون مێژوویەکی ڕەشیان هەبووە تاڵیان هەبووە ژیانێکی سەختیان هەبووە ئەم جۆرە شخصانە ئاوا لە کوردستانە بڵاوە ئێستا بۆ هەردەیەکە ڕۆی 4 شخص 5 شخصی گەورەی وەکو ئەم خستنەیە قەبرستانێکی ئاوا بەم شێوەیە تایە کورد دایمەن پشتی بەم شانە بەسووە مالکی ئەژدەرەکەوێتە نێوانی دێی نۆدێ ئەمە نۆدەیە لە پشتمانەوە کە مەڵبەندی بنەماڵەی بەرزنجەکانە شێخ مارفی نۆدیە و کاک ئەحمەدی شێخۆمانە لەم لاوە ئەمە چنگیانە کە پاشایەک هەبووە لێرە وەختی خۆی پاشایەکی کۆن لە چنگیانە هەبووە ئەمە لێرە هەرمنە کاڵن گوایە زەردەشت کاتی هاتوو بۆ فتوحاتەکانی لێرە بریار کراوە و گەڕاوەتەوە بۆ سەردەشت لەوێ ئەمری خوای کردووە ئەمە لە خوارمانەوە سیتەکە کە پایتەختی پێش شێ مەحموود نەمروود شێخ سەعیدی باوکی ئەوانە ئەڵێن گوایە ئێرە هەر پایتەختی ناوچەیەک بۆ لێرە ئەمە لە خوارمانە 5 کیلۆمەتر قەڵاچوارانە کە پایتەختی میرنشینی بابان بۆ پێش بابانیش پایتەختی دەوڵەتێک بووە کە پێش ئیسلام لەم ناوچەیە حکمی کردووە لەم دیمانە ئەمە بزنگیانە ئەمە کانی ساردە ئەمە گەڕەدەیە یعنی ئەم ناوچەیەکی زۆر پڕ لە دێهات و دارستان و ڕز و باخ و حیوانات و شتێکی زۆریان هەیە دەرە ئاژین لەبەرەوە کورد وەکو بڵێ دایمەن پەنای بۆ ئەم شخصانە هێناوە بۆی حیوانەکانی پارێزاوە بێ دار و دەرختی پارێزاوە بێ خۆی پارێزاوە بێ لە هەموو کێشەیەک ئەم ناوچەیە ئەوەتە لە نێوانی کۆمەڵێک پایتەختە کە یەکیان هەرمنە یەکیان سیتەکە یەکیان قەڵاچوالانە یەکیان چنگیانە لەم دیشۆ نۆدێ ئەکەوتە نێوانی کۆمەڵی شاخی گەورە وەکو شاخی کاناسر وەکو شاخی کەتوو وەکو شاخی زەردک وەکو شاخی کەچەڵی کە لە پشتمانەوەیە وەکو شاخی کوڕەکاژاو کە لەو دیوەیە ئەمەش گمۆیە لە خوارمانەوە ئەم ناوچەیەکی مێژووی زۆر کۆنە ئاسەواری زۆر کۆنی تایە قەڵا و قولە و قەبرسانی زۆر گەورەی تایە وەکو ئەمە من ئەوەی کە سەر بە سوڕمێنێ ئەم قەبرسانە گەورە کە 25 دۆنم گەورەیە حتممە ئەبێ هینی شارێکی گەورە بێ لەم ناوچەیە زۆر گەڕاوم بۆ ئەو شارە کە کوێیە ئەم شارەی کە ئەم قەبرسانەی کە مردەکان هێناوە بۆ ئەم قەبرسانە بەلای منەوە ئازانم یعنی قەڵاچوالان نییە بەڵکو لە هەرمن لە پشتی هەرمنەوە ئاسەواری شارێکی زۆر گەورە هەیە ڕەنگە ئەمە لێەوە هێنابێتیان وە لە دێهاتەکانی تریشە لەبەر خاتری ئەم مەرقەدی پیرۆزی ئەم پیاوە ئەو ساوا بووە و تویانە مردەکانتان بەرن لە دەوری پیاوێکی مبارەک بینێژن بۆی خوای گەورە لە قیامەتە ڕەحمی پێ بکە زۆر کەس وای بووە چێکە ئەم مالکی ئەژدەرە عەرەبە یعنی وا تەبەن لە عەرەبیشە مالکی ئەژدەر هەیە هەشتەر هەیە من وا ئەزانم ئەم پیاوە یعنی کوردە
لە ناوچەی چکە لە مێژووی پێش ئیسلامە باسێکی وا هەیە کە پیاوێک لە ناوچەی پشدەر بووە بە ناوی مالیکی ئەژدەر لە دۆگمان قەڵای دۆگمان قەڵای ئەم پیاوە بووە لەوێ پیاوێکی تریش بووە بە ناوی فەروخ پاشا کە ئامۆزای ئەم بووە وەژنێکیش بووە بە ناوی ئەزمیر کە وەزیری ئاوەدانکردنەوەی ئەو ناوچەیە بوو لە زمانی پێش ئیسلامە ئەمانە هەموو ئامۆزا بوون کاتێک کە سوپای ئیسلامیەت فەروخ پاشا لەگەڵ یا کە پیاوێکی تووڕۆیە بێ ئەیکا بەشەر لەگەڵ یا لە شەڕەکە ئاکوژێ لەبەرەوە ینی هەردوو ئامۆزاکە مالێکی ئەژدەر و ئەزمیر خان کەڵێن ناوی ئەسمەریش بوو ینی ئەمە یەن ئەڵێن با لەگەڵ سوپای ئیسلاما ڕێکەوین و کاکە ئەم شەڕە کۆتایی پێبێنین بەهۆی پیاوێک و کە ناوی پیرۆتی کوڕی باران بۆ کە عالم بووە ناودیان بۆ لای سوپای ئیسلام ئەویش کە گەڕاوە توێتی وڵای کاکە ئەم دینی ئیسلامە پاکە کە هاتووە ئەمە ئەو دینەیە کە خوای گەورە لە کتێبە پێشەکانە باسی کردووە لەبەرەوە ئەمە دینێکی ئاشتی وەرن با لەگەڵیان ڕێ بکەوین ڕێکەون لەگەڵیا مالێکی ئەژدەر و ئەزمیر و لەگەڵ دەوڵە دیار کە کچی پاشای قەڵاچوالان شوی کردو بە فەروخ پاشا ئەمانە مسلمانە بن بە سوپاکیان وێن بۆ ئەم منتیقە بۆ قەڵاچوالان بۆ لای پاشای قەڵاچوالان لەوێ داواکەن لە پاشای قەڵاچوالان کە ئەویش مسلمان بێ ئەویش مسلمانە بێ و دو ئەم بەم شێوە ئەمانەیە مێننەوە هەتا سەردەمی ئیمامی عەلی یعنی سەردەمی عومەر تەواوەکەن سەردەمی عوسمان تەواوەکەن سەردەمی ئیمامی عەلیە کاتێک کە خەواریج لە ئیمامی عەلی هەڵەگەڕێنەوە ئەوەنە ئەم شاخانی شار باژێر و شارە زور و قەڵاچوالان و لە قەرەداغ ئەمانە ئەوەنە پاڵی ئیمامی عەلی دژی خەواریج یعنی مالێکی ئەژدەر لەگەڵ ئیبراهیمی کوڕیا ئەدەنە پاڵی ئیمامی عەلی لە دژی خەواریجەکان لە منتیقا دەرەکەن بەم شێوەیە ئەم پیاوە مێنێتەوە هەتاکو نێ سەردەمی یەزیدی کوڕی مەعاویە لە سەردەمی یەزیدی کوڕی مەعاویە ئەمری خوا کات و لێرە قەبرەکەی ئەینێژن خوای گەورە لێی خۆش بێ دێزە نەسبەکەزینە کار بکاتە کەتوو نەعرەتەیە بەلات دەڕەپەر و ئەنیشێتە سەریان خەی سولەیز ئاوخەی ئیبراهیم و مالیشی ئەژدەرە بن مالی خەینە ئیبراهیمی مالیشی ئەژدەر مناڵە بێ ئەوی دوعاکە لە خوایە بیپارێزی لەم سەگە ئەمە حەریفی ئەو نییە ئێستا خوا دوعاکەری قبوڵەکە ئیبراهیم لە پێش باوکیە لەی دەستوە پێنێ ئەمجا مالیشی ئەژدەر ئەوی خەی دەکوژێ ئیتر ئەنیشنە ئۆروی کافر قەسب عامێکی زۆریان لێ یەکەن ئازایی مالیشی ئەژدەر گاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم مالکی ئەژدەر طبعا ئامۆزای فەروخ پاشا بێ چیرۆکی دێرە هەیە کە مێژوو باسێکە فەروخ پاشا ڕۆژێک لەگەڵ سوپاکەیە یەن بۆ ئەم قەڵاچوالانە یەن بۆ ئەم شارباژێرە بۆ ڕاوی حیوانات بەدەم ڕاوی حیواناتە ئەمە لێرە ئاوێکی گەورە هەیە پێڵ ئاوی تەنکەبوار لە ئاوی تەنکەبار بەرەو خوارە ڕوا بە پاڵی قەڵاچوالان ناچێتە خوارەوە کە یەنە ئەو قەلاغی ئاوە ئەبینن کۆمەڵی ئافەتی جوان لەو قەلاغی ئاوا خەریکی بڵێن ڕاوە ماسی و لەناو ئاوەکان وانە فەروخ پاشا کە ئەبینێ ئافرەتێکی تیا بێ زۆر زۆر جوانە بێ ئیتر لایەڵێ تۆ کەیتەوەوانە ئەڵێ من کچی پاشای قەڵاچوالانم ئالێرە خەریکی ڕاوەماسین و ئەوانە ئەڵێ ماشەڵڵا ئافرەتێکی جوانی باسی ئەوەی بۆکە کە ئافرەتێکی جوانە ئەوانە ئەڵێ من کچی باوکی خۆم و ئەوانە ئیتر ئەچنە ئەو لاوە لەوێ نێرەکە نێرە بۆ قەڵاچوالان بۆ لای باوکی کچەکە ئەڵێ ئەبێ ئەو کچەی خۆتم بێت دەکتەمە کچەکە ناوی دەوڵە دیارە بێ دەوڵە دیار ئەبێ کچەکەی خۆتم بیتێ ئەوی ژەڵێ من کچی خۆم نام و ئەوانە و تۆ پاشایەکی لەوێ و باسی تۆم بیستۆ کە پیاوێکی تووڕە و کە لە شەق و شەڕانی و ئەوانەی من کچی خۆم کچێکی عاقلی خوێنەواری تێگەشتووی بە ئیمانە نایەم بە تۆ ئیتر زۆری لێکە شەو محاسەرەی قەڵاچوالان نەوێن ئەڵێ ئەو کچەمان نەیتێ ئەو کوژین وڵا ئەویش ینی کچەکە عاقڵە بێ ئەڵێ باوکە بە ئەشەڕ نەبێت و ئەوانە منی وەرێ بابزانین چییە بێ و من لەگەڵ یاڕۆمیتر لەوێت لی مارەیەکەن و بڵێن ڕۆن بۆ مەرگە لە قەڵای مەرگە لەوێ قەڵایەکی بۆ دروستەکە قەسرێکی بۆ دروستەکە بە ناوی قەسری دەوڵەتیار ئێسش ئاسەواری قەسری دەوڵەتیار لە مەرگە ماوە لەو بەرەوە قەسری فەروخ پاشایە لەم بەرەوە قەسری دەوڵەتیارە پاش ماوەیەک ئەژین بەیەک و دوایی کە سوپای ئیسلامیەت ینی دەوڵەت دیار ئافرەتێکی زۆر عاقلی بە ئیمانی تێگەشت و شارەزابێ لەگەڵ زانای ئەو سەردەمەی ئەوێ کە ناوی پیرۆتی کوڕی بارامە بێ علاقەیانە بێ باسی دین و ئەوانە زۆرەکەن ینی
پیرۆت پێڵێ ئەم دینەی کە هاتووە دینی ئیسلام ئەمە ئەو دینەیە کە ئێمە لە کتێبەکەمانە مژدەی هاتنی پیاوە ئەڵێ کاتی ئەو دینە هاو دوای کەون لەبەرەوە من چوومەتە لایەن مسلمانەکان قسەم لەگەڵا کردوون ئەم دینە ڕێک ئەو دینەیە کە کتێبەکانی ئێمە مژدەی هاتنی پیاوە لەبەرەوە هەر پێش ئەوەی یعنی سوپای ئیسلام بێتە ناوچەی بتوێن ئەمان مسلمانە بن کاتێک کە سوپای ئیسلامێتە ناوچەی بتوێن فەرخ پاشا ئەمان بەنوێنە دێنێ بۆ لای سوپای ئیسلام بازی قسەیەکەن دوایی کێنە بۆ لای فەرخ پاشا ئەڵێ وا دیارە مسلمان بووی بە پیرۆت ئەڵێ بەڵێ وڵا لەوێ پیرۆتی کوڕی بەرەم ئەکوژێ کە پیرۆتە کوژێ شەڕ و سوپای ئیسلام هێرشێنێ بۆ قەڵاکە و لەوێ فەرخ پاشا ئاکوژرێ و اینجا دەوڵە دیار مسلمانە بێت لەگەڵ مالکی ئەژدەر و ئەوانە کە ئامۆزای ئەزمیرە بن کە ئامۆزای فەرخ پاشا مسلمانە بن دوایی بە مسلمانەتی یەن بۆ ئەم ناوچەی دەرێژ ینی پاشای قەڵاتوانێک دەگەڵ نامسلمانە بێ و بەم شێوە ئەم ناوچەیە بێ ناوچەیەکی ئیسلامی و ناوچەیەکی مسلمان و ئەم پیاوە لە ئاخیراکە ئەمری خواکە وفاتەکە لێرە ئەبێ بەم پیاوە گەورەی کە ئەم چواردانە گردە گەورەیە کە قەڵائکە هەمووی قەبرستانی گەورەیە لەبەر خۆشەویستی ئەم پیاوە لەبەر پیرۆزی ئەم پیاوە و زانایی ئەم پیاوە ئەم قەبرستانە گەورە دروستە بێت.